نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. پێنج لەباری کەشی ئەو سەردەمەوە. هۆکارێکی دیکەش ئەوەیە کە لە سەردەمی هاوڵان و شوێنکەوتوان و شوێنکەوتوی شوێنکەوتواندا کەش و هەلوو مەرجەکان زۆر لەبار بوون بۆ لەبەرکردنی فەرموودە. پێشەموو شتێک خەڵکی ئەو سەردەمە زۆر شارەزای زمانەوانی بوون. ئەو قورئانی پیرۆزەی سەروەرمان سەڵی الله عەلەیه وسەلەم هێنا بووی پێشەموو شتێک موعجیزەیەکی زمانەوانی بوو. لە نێو عەرەبەکانیشدا بەربڵاوترین هونەری ئەو سەردەمە زمان و ئەدەبیات بوو. وەک لە شیعری شاعیرانی معەللەقاتیشدا دەبینرێت سوڵتانی گوفتار هەر وەک بڵێیت لەو سەردەمەدا ژیا بوو. لەگەڵ ئەمەشدا ئەم مامۆستایانەی زمان و بەیان کە لە بەرامبەر قورئانی پیرۆز و گوفتارەکانی پێغەمبەری خوداوە زمانیان بەسترا بوو، بە ئاشنابوونیان لەگەڵ قورئان و فەرمودەدا قەڵەمەکانیان شکاند و سوژدەیان بۆ خوای گەورە برد. بۆ نمونە خانسا کە یەکێکە لەمانە هەر بۆ خۆی مامۆستای شیعر و هۆنراوە بوو. ئەو شیوەن نامەیەی لە سەردەمی نەفامیدا بۆ سەخری برای هۆنیوەتەوە هێندە لە ناخەوەیە کە تەنانەت کاتێک ئەم ڕۆژدەی خوێنینەوە چاوانمان تەڕ دەکات. ئەم خانمەوە هەوا بەستە بوو بە سوڵتانی بەیان درودی خوای لەسەر بێ کە کاتێک لە قادسیەدا هەر چوار کوڕەکەی یەک لە دوای یەک شەهید دەبن، ئەو لە جێگەی خۆیەوە هەست بەمە دەکات و لە کاتێکدا بە حاڵەتی مرۆڤانەی ئەم بارە سەختەوە دەتلێتەوە دەڵێت خودایە تۆ چوار کوڕت پێبەخشی بووم، هەر چواریانم لە ڕێگەی خۆشەویستەکەتدا کردە قوربانی، بە هەزاران سوپاس و ستایش بۆ تۆ بێت. بەم شێوەیە سوپاس و ستایشی خۆی بۆ نیعمەتەکانی ئیمان و قورئان و ئیسلام و پێیانبەرەکەی ئەنجام دەدا. ئەم خانمە لە هۆنینەوەی شیعر و دەربڕینی گوفتاردا هێندە بەتوانا بوو کە لە شیعرێکی چواردێڕی حەسانی کوڕی ثابتدا 8 هەڵەی دۆزی بوویەوە. ئەو حەسانی کوڕی سابتەی کە بەهۆی ئەوەی بەرامبەر کافران شیعری دەوت و باڵابوونی ئیسلامی نیشان دەدا، پێغەمبەری خوددا سەڵی الله عەلەیه وسەلەم بەم شێوەیە نزای بۆ کردبوو. خودایە با ڕۆح المەقدوس پاڵپشتی لێ بکە. بەڵێ خەنسا بەم شێوەیە مامۆستابوونی خۆی خستە بۆ مەیدان. تەنانەت خانمێکی لەم شێوەیە کە سوڵتانی گوفتار بوو لە بەرامبەر قورئان و وتەنورینەکانی پێغەمبەری خودداوە سەڵی الله عەلەیه وسەلەم وازی لە شیعر گوتن دەهێنا و خۆی دەدایە دەست زەمزەمەی گوفتارەکانی ئەو. نەک تەنها ئەو، بەڵکو زۆرینەی خەڵکی ئەم سەردەمە لەگەڵ ئەوەی مامۆستایانی گوفتار و سوڵتانی وتە بوون لە بەرامبەر قورئانی پیرۆز و فەرمودە بەرزەکانەوە وازیان لە گوفتار دەربڕین دەهێنا و هەمویان پێکەوە خۆیان دەدایە دەست ئاوازی قورئان و فەرمودە. ئەمانە و ئەوانەش کە لە دوای ئەمان دەهاتن هەموو وەک چیمیاگەرێکی وتە و چیمیاگەرێکی فەرمودە زۆر بە ئاسانی دەیانتوانی گوفتاری پێغەمبەری خوددا سەڵی الله عەلەیه وسەلەم لە هەر وتە و گوفتارێکی دیکە جیا بکەنەوە. 6 ئەوان بلیمەتی بواری ئەزبەرکردن بوون. هۆکارێکی دیکەش ئەوە بوو مرۆڤە پیرۆزەکانی ئەو سەردەمە پیرۆزە هەر یەک بۆ خۆی بلیمەتێکی بواری ئەزبەرکردن بوو. ئەمڕۆ گەر کەسێک لە ماوەی 4 مانگدا قورئان لەبەر بکات وەکو بلیمەت تەماشای دەکرێت. بۆ نمونە فێربوونی زمانی فەڕەنسی لەلایەن کەسێکی بەتوانەی ئەڵماڵی حەمدی یازرەوە بە شتێکی دەراسە هەژمار دەکرێت. دەی خەڵکی ئەو سەردەمە زۆر لەسەر و ئەمەوە بوون و بەم پێوەرە زۆرینەی زۆریان کەسانی دەراسا بوون. لە نێو ئەمانەدا ئەبوو هورەیرە کە ئامانجی سەرەکی ڕۆژهەڵات ناسانە و دەیانەوێت بە ڕووخاندنی ئەم ستوونە پتەوە بناغەیەکی گرنگی دین بڕمێنن. بلیمەتێکی وەهای شت لەبەرکردن بوو کە هەر شتێکی بۆ یەک جار ببیستایە بێ ئەوەی پێویست بە دووبارەکردنەوە بکات لەبەری دەکرد. زەیدی کوڕی ثابت بلیمەتێکی دیکە بوو کە کاتێک سەروەرمان داوای لێکرد و پێی فەرموو هەوڵ بدە کەمێک عیبرانی فێر ببیت. لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژدا عیبرانیەکی وەها فێر بوو کە دەیتوانی نامە بنووسێت و نامە وەربژێڕێت. حەزرەتی ئیبن عەباس کە لە فەرمودەزانانی گرنگی نێو هاوڵانە هێشتا لە ژیاندا بوو کە نازناوی زانەی ئومەتی پێدرا بوو. دایکە عایشەمان بە هەمان شێوە قارەمانێکی بواری لەبەرکردن بوو. بەڵێ ئەمانە کۆمەڵێک مرۆڤ بوون کە هەر چێکیان جارێک ببیستایە لەبەریان دەکرد و ئیدی جارێکی تریش لە بیریان نەدەچۆوە.
لە نێو هاوڵاندا بەسەدان کەسی لەم شێوەیە هەبوون. شوێن کەوتۆ پایە بەرزەکانیش هیچ لە هاوڵان دوانەکەوتبوون. بۆ نمونە ئێبن شیهایی زوهری کە دووبارە دوژمنی سەرەکی ڕۆژهەڵات ناسانە و لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا بۆ یەکەم جار لە شێوەی پۆلێنکاریدا هەوڵی بۆ نووسینەوەی فەرمودەکاندا. قەتادەی کوڕی دەعامەش کە کاتێک لەگەڵ ئەبوو حەنیفەدا بەیەک گەیشتن پێیوت من هیچ شتێکم لەبیر نەچۆتەوە کە بیست بێتم. شعبی بەناوبانگ ئیبراهیمی کوڕی یەزیدی نەخاعی کە لە ئیمامانی قوتابخانەی ئەبوو حەنیفە بوو، هەروەها ئیمامی شافعی کە فەرموویەتی هیچ شتێکم بیر نایەتەوە کە بیست بێتم و پاشان لەبیرم چوو بێت. بەڵێ ئەمانە و چەندانی دیکەی هاوشێوەیان هەموو بلیمەتانی بواری لەبەرکردن بوون.